ساڵتان لەبێ بینەرانی زاری کرمانجیەم کاتتان باش هیوادارم تەندروستێکی باشتان هەبێت لە ساغ بن بە یارمەتی هاوکارانم لەگەڵتانی لا پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی سازی بینەرانی خۆشەویست خانەی فەرهەنگی شین لە ئیدارەی سەربەخۆی سۆران بۆتە ماڵێک بۆ کۆکردنەوەی گەنجان و راوان لە بواری ڕۆشنبیری و هونەری و ئەدەبیدا چەندین ساڵە لەم شارە خۆنەویستانە و سەربەخۆیانە هاوکاری گەنجان دەکەن هەوڵەدەن برەو بە گەنجان بدەن لە بوارە جیاوازەکاندا ئەمڕۆ لە نێو پرۆگرام باس لە خانەی فەرهەنگی شین دەکەین لە ستۆدیۆ ڕێکان وەلید سەرپەرشتیاری خانەی فەرهەنگی شین لەگەڵمان کاکرێکان زۆر بەخێربێن سلااو ڕێزم هەیە بۆ بینەران و بیسەرانی رادیۆی زاری کرمانجی تەوان خۆشحاڵین کە جارێکی تر بە ماڵەکەی خۆمان زاری کرمانجی کە ماڵی دووەم و سێمی ئێمەیە شادەبینەوە پێشتریش چەند جارێک لە بەرنامەکان بەشدار بووین هیوادارین بەردەوام بن و جێگای دەستخۆشی دەستخۆش بۆ کاکرێکان بەخێر بێت جا کاکرەکانم بە ڕۆژێکی زۆر پیرۆزە پێشەوەی دەست بە پرسیارەکان بکەین ئەمڕۆ یادی مەولودە دوازدەی ڕەبیعی یەکەم یادی لەدایکبوونی پێشەوای مرۆڤایەتی محەممەد سڵاوی خوای لەسەر بێتن ئەم یادە پیرۆز بێت لام و مسلمانان بێگومان ساڵانە لەم ڕۆژەدا هاوڵاتیان بە بەخشینی شیرینی یادی ئەم ڕۆژە مەزنە دەکەنەوە پیرۆز بێت ئەم ڕۆژە اینجا ئێمەش دەتوانین وڵا شیرینی دابەشکەین جەماعەتمان لە کۆنتڕۆل کاکە شیرینیمان بۆ بینن ئەمڕۆ یادی مەولودە لە ژووری بەڕێوبەر بەڵێ هیوادارم ئەم یادە ببێتە ئەوەی کە ئاکار و ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەرمان سڵاوی خوای لەسەر بێتن لە ژیانی ڕۆژنامەنامەدا بەکاربێنین و هەم لە سەبرگرتن هەم لە خۆشویستنی کەسانی دەور و بەرمان هەم لە خۆشویستنی وڵات و خاک و وڵاتمان اینجا ئەم ڕۆژە پیرۆز بێت لە تۆش پێشەوەی دەست بە پرسیارەکان تۆش پیرۆزبایی بگەیت پیرۆزبایی خۆم لە هەموو مسلمانانی جیهان و کوردستان بە تایبەتەکەم هیوادارم یادی مەولود ببێتە هەوێنی ژیانی پێکەوی بەردەوام و دڵخۆشی و ئاسوودەیی و هەموو مسلمانان و تاچی کوردستان ئینشاءالله بێگومان ئەمە ڕۆژێکی زۆر زۆر پیرۆزە بەڕاستی وەک کوتەم هاوڵاتیان لەم ڕۆژەدا شیرینی دەبەخشنەوە و هەروەها سرودی ئاینی دەڵێ وابزانم شیرینیشمان هات چکە ئێمەش وەکو زاری کرمانجی دەمانەوێت شیرینی بدەینە میوانەکانمان جارێکی تر پیرۆز بێت دەستت خۆش بێ تانیاخان اینجا تۆش وەرە دانەیەک بەرە تانیاخان کاکرێکان پیرۆز بێ یادی مەولود هیوادارم وەکوتم ئێمە ئاکار و ڕەوشتە بەرزەکانی پێغەمبەرمان محەممەد سڵاوی خوای لەسەر بێت لە ژیانی ڕۆژانەمەدا بەکاربێنی هەم خۆشویستنی کەسانی دەور و بەرمان هەمێش و خۆشویستنی وڵاتمان جارێکی تر پیرۆز بێت ئەم یادە اینجا با دەست بە پرسیارەکانمان ئارێکان ئەمە هیچ هاوکاران هاوکارانم لە بەشی کۆنتڕۆل لەگەڵمان ئەمە هیچ ئەوی گرتووە ئەم شیرینیە دەتوانم بەنە دەرەوە منیش بادانەیەک گرم کاکرەکان دەستان خۆش بێت کاکرەکان خانەی فەرهەنگی شین چۆن دروست بوو بۆچی دروست بوو ڕاستە خۆی خانەی فەرهەنگی شین لە ساڵی 2019 لە 12/11/2019 دروست بوو طبعا ئەمە دوای ئەو ناخۆشیانەی کە ڕوبەڕووبوونەوەی داعش و تێکچوونی مەسەلەی هەست و سۆزی گەنجی ئەم وڵاتیان دایک و باوکی ئەم وڵاتە یان منداڵانی ئەم وڵات ئەم هەرێمە یان عێراق بە تایبەت هەمووشی طبعا جۆرێک لە ینی جۆرێک لە دڵتەنگی و نائارامی و بێزاری دروست بوو و خەڵکەکی زۆر سەرگەردان بوو خەڵکەکی زۆر بێداک و باو بوو خەڵکەکی زۆر بێ مەسەلەن بێنازی باو بوو طبعا ئەوانە هەمووی هۆکارێک بوون ئەمە لە شیندا بووین بۆ شەهیدانی خۆمان لە شیندا بووین طبعا ئەو سەردەم ملەتی کورد شینی بۆ شەهیدانی خۆژێڕا طبعا ئەمە بۆیە ئەمە پێشتر فکرن لەوەی کردبەوە طبعا لە ماوەی ڕابردووی پێش 2014 کە فەرەنخانەی سۆرانەوە کاتە کوستافێک لەوێ ئیش نەکرد بەگرنگ ئەزانی شوێنێکی ئەوە بمینێتەوە
چونکە ئەو کات حکومەت هاوکاریە کرد لە ڕێی وزارەتی ڕۆشنبیری بەڵام دوای ئەو پێمان خۆش بوو کە شوێنی چوە بەردەوام بێت لەبەر ئەوەی کۆمەڵە کار و پرۆژە ئەکرا گەنج ئیسیفادەی لێ کرد قوتابی ئیسیفادەی لێ کرد مامۆستا ئیسیفادەی لێ کرد هەروەها لاوان ئیسیفادەیان لێ کرد ئەمە کۆمەڵە چالاکی لۆکاڵی ناو شار مەسەلەن وای کرد ڕۆیەتێکی نوێ ئیشکردنێکی خۆبەخشانە گرنگی بە بواری هونەری و ڕۆشنبیری بەدەوی بدرێت لێ لەو باگراوندێکی پێشی هەبوو ئێمە لە 2019 هەستمان بۆەوە کرد فەراغێک هەیە ئیش ناکرێت ماندووبوونەك دروست بووە کە بێتاقەتێک دروست بووە خەڵک لە خەمدایە بڕیارماندا خانەیەک دروست بکەین هەرچەندە لەسەر ناوەکەی زۆر کێشە هەبوویانی تو کێشەیە هەر شتێک دروست دەکەی ناوەکەی زۆر کێشەیە بۆ منیش جێگای پرسیارە بۆچی پرتەقاڵی نەبێت بەخۆی دایمەن مشکلەی ما لە ناوە کۆمەڵە خەڵکە کۆبینەوە و دروستکردنی شوێنێکیان شتێک مشکلە لەسەر ناوی و دروزای بەر لە هەموو شتێک بەڵام شین مانای زۆری هەیە لە کوردی یەک لەوەی کە شین بە مانای وەکو شینجێڕان دێت کە باسم کرد ئەمە لە سەردەمەک بووین کە دوای قوربانیەکان بووین دوو شین بە مانای گەشەکردنەوەش دێت ئەڵێن باغ و باغات شین بووە ناڵێن سەوز بووە چونکە گەشەی کردیا ئەڵێن مەسەلەن ئاسمان سەقفێکی شینە هەموو چین و توێژەک و جیاوازیەک و لە شتانە خۆیەگری بەبێ جیاوازی کلتور و زمان و نەتەوە ینی ئاسمان لە هەر شوێنێک بێشینەوە دەیرەکی کازی وەساڵ عەشاعیرە تەمان بەستی لەوەیە کە ئەتو بچی هەر وڵاتێک بچی هەر شوێنێک لە ژێر یەک سەقفەژی کە شینیش ئەوەی داپۆشی ئەوە کۆمەڵێک مانا لە خۆگری شینە زۆر جێ بەمانای ئاشتی دێ بەمانای پێکەوە ژیان دێ بەمانای ڕۆیەتێکی پاک دێ لە وڵاتانی ئەوروپی بەتایبەت مەسەلەن خۆی ئەو مەسەلەن وای کرد دەریا مەسەلەن دەریا هەر شینە ینی هەموو ئەوانەی شین تەبیعەتێکی سەرنجڕاکێشانەی هەیە وەکو ڕەنگ و هەر کۆمەڵێک مانا و بابەتی دیکەش لەناو کورد لە خۆگری لێ ئەمە هەمومان کۆک بین لەسەر ئەوەی ناوی شینیکەین هەم وەکو مەسەلەن یادەوەری شەیدانمان هەم وەکو گەشەکردنەوە هەڵسانەوە و بەڕاستی ئێمە ئومێدی زۆریشمان لەو کاتە هەبوو ئێستاش ئومێدمان هەر هەیە کە وڵات بەڕەو گۆڕانکاری نوێ ئەڕوا ئەنی کابینیەکی نوێ هاتە پێش کە گوێیەگریت هەر داواکاریەکی هەر پرسیارێکی گوێگرە وەکو حکومەت تەمان ئەوەش هۆکارێکی سەرەکی بوو کە ئەمە پێمان خۆش بوو دەست پێ بکەینەوە ئەمە بەتایبەت ئەگەر بتەوی تۆ وڵات بەرەو پێشەوە بینەوی هاوکاربی هاوکاربی ڕاستە چاوی ڕخنەت هەیە بەڵام دەبی هاوکاریش بیلەوەی پێشکەوی ناکرێ ئێمە دانیشین بەس ڕخنە بگرین لێ بووینە بەشێک لەو پرۆژە ڕۆشنبیریەی کە بتوانی ئەگەر نیو کەرپوچیش بی لە ئەو دیوارە گەوری کە حکومەت ئێوێ وای ڕۆشنبیری دروستیکە ئێمە ببینە شتێکی بچووک لەناو ئەو دیوارە لێ هاوکار بووین و هەماهنگ بووین ستافێکی خۆبەخش کە نزیکەی 15 بۆ 20 کەسی گەنجی ئەم شارە خۆبەخشانە لە خۆ بردووانە بە ماندیبوون و ئەرک و هەموو زەحمەتێکە هەیە لەسەر ئەرشی خۆیان خانەی ڕۆشنبیری ینی خانەی فەرەنجیشینیان دروست کرد کە بواری ڕۆشنبیری و ئەدەبی هونەری لەخۆ گرت تەمان لە ساڵی یەکەم ئەمە بابەتی ئێمە هەمووی تەرکیزی لەسەر بابەتی ڕۆشنبیری وەکو مەسەلەن چاڵاکی دانیشتن بووە لەسەر کۆڕ و سمینار و بابەتی فکری و بابەتی مەسەلەن ڕۆژانەی کە کێشەی گەنج بووە مەسەلەن یان شاعیرێک بووە کتێبێکی نووسیا دەرفەتەکردنەوە ڕەخسان کە بێت شعرەکانی خۆی بخوین تۆ خەڵک بە ئەدەبیات جارێککە ئاش ببیتەوە و بابەتەکانی دیکە سەر هەڵبدەنەوە چونکە تو پێویست بەتەکانی هەیە شانۆ لەو شاری مردبوو سینەما هەر نەبوو کۆڕی شاری هەر نەئەوەسترا ئەنی تاک جارێک لە شوێنە کشتەکە بوو بزەبت لە ئەسنای دروستبوونی ئەمە ئیشن لەسەر ئەو شتانە کرد کە کب بوون لێ خۆشبەختانە ئێستا ئەتوانین دەرئەنجامەکان ببینین دوای 5 ساڵ ئیشکردنێکی بەردەوام ئێستا ئەمە گەر هیچمان نەوێ هۆڵەشی بچووکی سینەمان هەیە چەند بەشتان هەیە ئەمە لە خانەی فەرەنجیشین 4 بەشن هەیە یەک لەوانە یانەی شەترەنجە تەبعاً
ئەگەر بەسەرتا پێدابێ زیاتر گرنگی بە شەترەنج دەدەن دوێنێ شەو کاتێ من هەر پرۆگرامێک دەکەین ئامادەکاری دەکەین سێرچی دەکەین دیقەتمدا گرنگی زۆر بە یاری شەترەنج دەدەن لە خانەکەت ڕاستە خۆی شەترەنج جگەلەوەی یاریەکی فکریە کە پشتە بەستیت بە عەقڵ و هۆش و مەسەلەی تەرکیز چونکە تو یاریەکانی دیکە ڕەنگە شانسی دابی مەسەلەن بەڵام هیچ شانسێک لە یاری شەترەنج نییە پشت ئەبەستی بە عەقڵ و استراتیژ و بیرکردنەوەی خۆت شتێکی لێزانە خۆی شەترەنج بەڕاستی مرۆڤ فێری ئەوە کە بەرنامە دابنێ هەموو شتێک بە پلان و بەرنامە نابی تو هاکەزایی بچینە و هیچ بابەتێکی دیاری کراوە شەترەنج ئەوت فێرەکە مەقسەدم لە عەفو لە مەسەلەی شەترەنجی فەراغێکی زۆر هەبوو لە سۆران لە کاتێکدا وڵاتان شەترەنج وەکو مەنهەج بەکاردێنن لەناو خوێندن لەبەرەوەی منداڵ عەقڵ و هۆشی بیتەوە بیر لەبەر پرسیارەت ئەکاتەوە تۆ کاتێک شەترەنج ژیانە دانوشتانی تێدایە ئەبێ تۆ باج بدەیت لەوەی بەرەو پێش بڕۆی ئەبێ ماندووبی پلان دابنی لەوەی بەرەو پێش بڕۆی ئەوە شەترەنج فێر دەکا طبعا ئەوەی بابەتەکانی دیکە ئەمە کتێبخانە نەیە لە خانەی طبعا من ئەو قسابە تەعەداوە ئەکەم هەتا ئێستا لە سۆران هیچ کتێبخانەك بەقەدر ئەمە نەیتوانێت کتێبە خەڵک بدا ئەمە ئامارن لەبەردەستە ئەتوانین بە ئامار قسە بکەین کتێبخانەی گشتی لە سۆران هەیە بەڵام نەیتوانێت بەنیوەی ئێمە کتێب بە خەڵک بدا بە خۆڕایی ئەمە کتێبانی کە لە خانی فەرەنجیشی نزیکەی 7,000 کتێبە ئەوە بەشی زۆری دیاریە کۆمەڵ خەڵکە کتێ دیاری بەشێکی دیکەی هی کتێب و چاپخانەکانە کە دایان نایە بۆیان مەسەلەن بتوانین بفرۆشین و بتوانین ئەمە ئیستیفادەی لێ بکەین ئەوە خۆشبەختانە ئەوان ئەو دەرگیان کردیتەوە ینی چاپخانەکان هاوکار بووینە لەوەی کە گەنجێک لە سۆران بابەتێکی زانکۆی هەیە پەیمانگای هەیە مەکتەبی هەیە پێویستی بە سەرچاوەکە کە لای ئێمە دانیشە بە خۆڕایی سەرچاوەکانی خۆی بەدەست دێنی و ئیستیفادەی لێەکە ئەوە کتێبخانە ئیش خۆی کردی بە زۆر باشی برە و هەوڵیشی دای خوێنەر زیاتر دروست بکە تەمان خۆشبەختانە زۆر کەس دێتەوە دوای 2 ساڵ 3 ساڵ ئەڵێ بەڕاستی ئێرە بناغت بوو لە من ئێستا کتێبی زۆر باشە خوێنمەوە ئەوە نیشانەی ئەوەیە کە کار کرا ئیش کرا لەسەر مەسەلەی بە کلتورکردنی خوێندنەوە سۆران شارێکە لە هاکەزایی دروست بووە ینی بەبێ بەرنامە پلان دروست بووە بگەڕانەوەی ئاوارەکان و بە هاتنەوەی گوند و شارێک گوندەکانی دەوروبەر سۆران خەڵواڵ بووە لۆی استراتیژێک نەبووە لە مەسەلەی ڕۆشنبیری کە تو پەری پێ بدەیت ئەوەی ئێمە کردیتن لەو 5 ساڵەی نیمچە استراتیژێک بووە لۆ داهاتوو طبعا ئەو ئەتوانین لە ماوەی 5 ساڵ خۆت خەڵسنجینی ئایا چت کردیان چت نەکردی ئێمە ئەو لەباری کتێبخانە کە باسن کرد باسی مەسەلەی قاوەخانەی ناو خانەی فەرەنجیشین طبعا ئەمە شوێنێک لەبار کردی لەوەی 2-3 گەنجێک 5-6 گەنج گروپێک چەند نەفەرێکی زۆر بێن لەوێ دابنیشن گفتوگۆی خۆیان بکەن بابەتەکیان هەیە دانیشتەکیان هەیە پلانەکیان هەیە دێن لە لای ئێمەدا ئەنیشن شوێنەکانی شوێنێکی هەندە ئارامە من خۆم چەندین جار سەردانی شوێنی خانەی فەرەنگیشینم کرد زۆر ئارامە زۆر لەسەر خۆیە دەتوانێت مەسەلەن کۆمەڵێک برادەر لەگەڵ یەکتر بێ هات و هاوارە کافەیەکانی تر نییە زۆر کەشێکی ئارامتان دروست کردووە بۆ ئەو کەسانەی دەنجخانەی سەردانی خانەی فەرەنگیشین دەکەن ڕاست خۆی ئامانجیمە یەکێک لەوانەی کە باست کرد لە سۆران نزیکەی 65 کافتێریا هەبوو بۆ پێ بگرێت سا ڕەنگە زیاتریش بوون ئەو کاتی کە ئەمە دروستن کرد 65 کافتێریا هەبوو لە سۆران یەک قاوەخانە نەبوو کە بتوانێت گەنج بە ئارامی تێدا دابنیشی ئەوە هۆکارێکی زۆر سەرەکی بوو کە ئەمە بتوانین گەنج لە شوێنێک دابنین تۆ کەسێکی خۆت پێ جیاوازە لە هەر کەسێکی ئاسایی مەسەلەن وەکو کەسێکی ڕۆشنبیر وەکو کەسێکی تێگەیشتووە کەسێکی خوێندەوار ڕەنگە هەموو شوێنێکی تۆ نەبێ زیری دانیشی لۆ شوێنێکی کە نەبوو بەدیل نەبوو ئەمە توانین ئەو بەدیلی دروستکەین تو بتوانی میوانێکی خۆت بینی برادەرێکی خۆت بینی لەگەڵ خۆشی خۆت دەیدانیشی لەگەڵ خۆشەویستی خۆت دەیدانیشی لەگەڵ هاوسەری خۆت دەیدانیشی لە شوێنێک کە بتوانن گفتوگۆیە بکەن جیاواز لە کەشەوەی ماڵێ طبعا ئەوە لە بەنسبەت قاوەخانەکەی بەنسبەت بەشی مەسەلەی سینەما ئەمە زۆر گرینگە طبعا سینەما
کە لە خانە مەسەرەتای دەست پێچی خانە یەکێک لە وەرگانی کە ئەنویست ئیشی لەسەر بکەین سینەما بوو. خۆشبەختانە لە هەر سەرەتای دروستبوونەوە ئەمە بە کۆمەڵێک نمایشکردنی فیلمی بیانین دەست پێ کرد کە بزانین ئایا خەڵک تا چەند بینەری فیلمە لەم شارە. بەداخەوە ئەو کات زۆر کەم بوون، یعنی ئەمە هەر فیلمەکەن عەرزەکە ڕەنگە لە هەمووی 15-16 کەس تێپەڕ نەکردووە. ئەوەش بە ئەوەی کە پەیوەندیەکان هاتووە لە برادەرەکان تەکەی بێن. ئەمە هەر بابەتێکی شن کە بەجددی کار لەسەر کردوێ وەکو پلان تەوان پێشتر دانیشتنی لەسەرەکرێ وە گفتوگۆ کرێ. ئەمە یەکێک لە بەرگە ڕۆشنبیریەکانی خانەی گفتوگۆی کراوە تەوان 11 گفتوگۆی کراوە لە خانی فەرەنجی شین کرا. یەکێک لەو گفتوگۆ کراوانە باسی سینەما تەوان وەکو کەم و کوڕیەک لەو شارە نییە، سینەما نییە، هۆڵک نییە بە ناوی سینەما. ئەمە لە 2021 کە یەکێک لە کۆبوونەوەوانی گفتوگۆکراوەکان باسی سینەمای کە مامۆستا ئەندرێن ئوستای زانکۆ لێ بردە، یعنی سەرپەرشتی گروپ ئەوەی کۆبوونەوەکیە کرد. کە باسی سینەما بوو بە زەڕورمانزانی شوێنێک دروست بکرێ جیاواز بێ ناو خانەی بەشێکی تایبەت بێ، هۆڵێک بێ بتوانێت دەنگ و ڕەنگ و کۆڵەتی ئەگەر خوری سینەماشدا نەبی بەڵام لەو بچی. تەوان ئەمە دەست پێکە، تو ناتوانانی سینەمایەکی گەورە دروستکە لێ ببینەر بۆ فەشل دێنی، دەبێت و ئیژی لەسەر بکەی لەوەی بینە دروستکەی. ئەمە ئێستا بە ئامارێک مەسەڵەن باسی سینەمات لەوەکە لە ساڵی 2022 تاوان ئێمە توانین بە لەڕێی پرۆژەکەوە متمانەی کۆڵەکتیری کۆم بەدەست بینین کە سپۆنسەری دروستکردنی ڕۆم سینەمایەکەن لۆ بکە، نەک ڕۆمانی سینەمایەکەن بەڵام ڕۆم سینەمایانی هۆم سینەمای پێڵێن. خۆشبەختانە ئەوان هاتنە پێش و حکومەت هاوکار بوو کە ماڵێ با بکرێتەوە شتێکی باشە لە دابینکردنی شتەکان. کۆڵەکتیری کۆم هاوکاری کردین وەکو دەنگ و ڕەنگ و شوێن توانین هۆڵەکە دروستکەین کە سەرەتا هۆڵ دروست بوو، ینی وەکو شتێکی نامۆ قسە ناکرێن. ئەمە هەوڵندا یەکەم شت کە بیکەین بەرهەمی ناوخۆی لەو سینەمای عەرز بکرێت کە پەرەی پێ بدرێت، چونکە سینەما لە ناو کوردستان شتێکی نوێ بەنسبەت کورد. ڕۆژانە مەسەن گروپی جیاواز لە شارەکان لە دەرەوە هەوڵەدەن کوردەکان کە بەرهەمی سینەمای بەرەو پێش بکەن. خۆشبەختانە لە ساڵی 2022 کە بێنیشتیمان دروست بوو، ئەنی فیلمی بێنیشتیمان و بەرهەمهێنرا، ئەمە یەکەم فیلمن بوو کە هینانە ئێرە. لە فیلمی بێنیشتیمان ئێمە لە هەر هەمووی بینەرانی خانە گەیشتە 250 کەس، یعنی بە هەوڵ و تەقەڵای زۆر 250 کەس توانی بێتە هۆڵی خانەی فەرەنجی شین سینەمای شین بینەری ئەو فیلمە بی. لە 2023 1980 دینە 1980 فیلمێکی تەوان لەسەر چیمیا بارانکردنی هەڵەبجەیە ڕێژەی بینەر لە خانەی فەرەنجی شین گەیشتە 600 کەس. ئەوە ئامارەکە بۆ لە 24 زیاترە بێگومان. مەسەلەن ئەوەی ئەمڕۆ مەسەلەن کە هەواڵەکی زۆر دڵخۆشکەر لۆ مالۆ هەموو سۆران لە 2024 کە ئێستامەتیدا فیلمی کفنن هین لە فیلمی کفن ئێستا تەوان تا دوێنێ شەو ئێستاش ئێمە لە پخش بەردەوامین 910 کەس بەس لە ناو خانەی فەرەنجیشین بینەری فیلمی کفن بووە. بێگومان ئەو ئامارانە ینی ژمارانە ئەو ژمارانە دەرەخ کاریگەری خۆ هەبوو. بێگومان ئەوە واڵێ کە سۆران ڕۆژ بە ڕۆژ بینەری زیاتری لۆ سینەما دروستەبی و هەوادارانی سینەمای زۆرەبی. ئێستا مەسەلەن ئێستا ڕەنگە کاتی ئەوە هاتبی کە ئەمە ببینە خاوەن سینەمایەکی کواڵیتی بەرز و شوێنێکی تایبەت لە پلانتان نییە. بێگومان ئەوە بەڵام توانایەکێوێ و هاوکارێکی باشی ئەوێت. ڕەنگە حکومەت خۆی نەتوانی سینەما دروستکە، چونکە کاری حکومەت نییە سینەما دروستکە، بەڵام حکومەت دەتوانی هاوکاروی لە دابینکردنی زەویەک ئەوەی سپۆنسەر دەبێت ئەو ئیشانە بکات، ینی بازرگانت بێت بتوانانی ئەویش بکاتە فەرمی. ڕاستە سینەما مەسەلەی بازرگانیە، بەڵام سینەما ئەگەر توانرا بازرگانی بێ ئەکتەرت دەوڵەمەند دەبێت کە ئەکتەرت دەوڵەمەند بوو بەرهەمی زیاتر دروستەبی دەرهێنەر دەفحەبی کە فیلمی زۆر باشتر دروستکە بۆش وڵات بەرەو پێشەوەڕێت، چونکی تۆ پشت بە بەرهەمی ناوەخۆ وەستی.
کاکرێکار کاتێک فلیمێکی ناوخۆی لە خانەی فەرهەنگی شوێن نمایش دەکرێت تا چەندی ئەوەکو خانە هەوڵەدەن ئەکتەرە سەرەکیەکانیش بێن ناهێرە بۆ ئەوەی ڕاستە بینەرانی فلیمەکە ئەکتەرە سەرەکیەکان ببینن وەکو شارەکانی تر ڕاستە خۆی بەداخەوە کە ئەم شوێنی ئێمە بچووکە بەڵێ هۆڵی ئێمە ئی سینەما 36 کەسە بەڵێ توانی ئەمە لە یەک ڕۆژ 4000 فیلمەکە عەرزەکەی یعنی تۆ 36 و 36 کە کاتە 72 و 144 کەس ئەتوانێت لە یەک ڕۆژ بتوانانی فیلمەکە ببینی بەڕاستی لە کاتی جیاواز ناکرێت تولۆسی کەس ئەو وەکتەرانە مەسەلەن بینی ئێرە دەبی شوێنێکی گەورەت هەبی وەکتەرەکانیش لە شوێنی گەورە بناسیینی مەراسم بکەیت بەڵام ئەمە بەڕاستی تەسەوڕم ناکرد ینی ئەو ڕێژە زۆرە لە بینەر زۆر بووبی کە ئێستاش بەردەوام دین ینی ئەو ڕۆژ ئەمە پەخشمان هەیە سبەش خەیتمان خەڵکەکەی ناوی نووسی کە دێ ینی ئەوە بێتە بنەما لۆ ئەی لە داهاتوو بتوانین ئەو ستافانە بینین کە بەڕاستی کواڵیتیان تێدایە ئەمە دوو شتێ کاکین زارا دەبی پێم خۆشە قسە لەسەر ئەو بابەتەی بکەم لە سۆران بەداخەوە هەندێک کەس ئیشەکەی خۆی نییە کەسی شیاو لە شاو ئیشەکی خۆی ناکەنە وەکو پێگەی ئۆکمی باس ناکەم وەکو پێگەی ئیشە ینی کاروباری ڕۆشنبیری باس مەسەلەن کاری من نییە بێم ئیشە ڕاگەاندن بکەم بێم ڕەنگە لە ئێوە تێک بدەم ڕاگەاندنیش لە بەرچاوی هەندێک خەڵک ناشرین بکەم بەڵام ئەگەرە من ئیش خۆ بکەم توش ئیش خۆ بکەیت ئەمە کار و ساڵاتی یەکتر دەستکاری یەکتر نەکەین ئیشەکان زۆر بە جوانی ئەڕۆن ئەمن کە فیلمێک دینم بەر لە هەموو شتە کواڵیتی لە بەرچاوەگرم کە ئایا ئەو گەنجی دێتەکەنە من شایستەی ئەوەیە ئەو فیلمەی ببینی ئایا ئەو فیلمە شایستی ئەوەیە ئەو گەنجانە لە خەلیفان لە چۆمان لە بێگەسۆر لە بارزان و شوێنەکان دێ لە بارزان و بلێ خەڵک دێت ئێرانە لە سیدەکان هاتینە فیلمی کفنیان دیتیە لە چۆمان و ئاژێبەران هاتیە کفنی دیتیە بڕوا کە دوونێ لە کۆی هاتینە لە کۆی نمایش نەبووە لە هەولێر زۆر گرانە بریتی بە 14000 هاتینە سەفریان هاتینە سەفری لۆخان هاتینە فیلمیش یعنی بەبەردە دوو سۆڵەکەیان کوشتی لە خۆ مەقسەدم لەوەیە ئەمە دەبی کواڵەتی لە بەرچاوەگرین ئەو فیلمانەی کە بەرهەم دێن کوردین ناوی توشتی ینی شتێکبینی کورچ و کاڵبی مەسەلەن ئەو ئەبێ جیاوازی بکەی لە مابینی شتی بە کواڵیتی و شتی بێ کواڵیتی هونەر وەکو خۆی دەبی بیناسیینی ئەگەرە تۆ هونەرت بە کورچ و کاڵی ناسان خەڵک وەلایی لە هونەر دروست نابی بەعازیشی لە هونەر نابی ئەمە نمونەکت ئەدەمێ کاتی خۆی لە سۆران بەداخەوە خەڵکانێک هەبوون ینی کۆمەڵێک هونەرمەندی لۆکاڵی بەدبێژیان دەنگیان لە سۆرە وەیە کرد شەڕ دروستە بوو ئاژاوە دروستە بوو لەو شوێنانە بەخۆش ڕەنگە زۆر جار چۆت لێ بووبی وەی لێ هات خەڵک واتێک گەیشت لە سۆران کۆنسێرت ئەو شتێ ئێستا تو هونەرمەندێکی زۆر گەورە دەینی کەس نایێت لەبەرچ لەبەری پاشخانێکی زۆر خراپی هەیە کاتی خۆی مەسەلەن خەڵکانەکیان دەینا بە ناوی شاعیر نەبووە کاک یعنی شتی کورچکاڵی لە خۆی نووسیە ئێستا تو شاعیر زۆر گەورە دەینی خەڵک ناوی کێشەکە لەوەیە کە ئەتو وەکو خۆی هونەرت نەگەیاند خەڵک بە پیری هونەرەکەی نایە ئەمە ڕۆژانە ئیشەکەی لۆی کواڵەتی هەبی لۆی خەڵک بزانێ هونەر چییە تابلۆ چییە شانۆ چییە ئاواز و موزیک چییە سینەمان چییە کە تۆ لە بەدیار فیلمێکدا دەنیشی ئەگەر لە ئاستی جیهانی و مەسەلەن شارەکانی تر نەبێ عەلاقەن هەڵبدەی لە هۆڵێکی سینەمایدا دەنیشی مەسەلەن ئێستا من ڕێزم لەوە مشتێکەیە ئەنی هەر کەسێک لە بواری خۆی ڕەنگە ڕێکلامینگ هەر خەڵکانێکی ئیش و ڕێکلامینگەکەن دەستخۆشیان لێکەم بەڵام ئەکتەر نیم ئەکتەر پێناسی زۆر گوریە ئەمە فیلمی سینەمایی ئێستا دەرەوە ئێستا 1970 چوویتە ناوکانی وەکو هەڵسەنگان نەکلۆی بکرێت ئایا فیلمێکی جیهانیان نابێت جیهانی ئێستا فیلمی کفن دڵنیابە چەند مانگێکی تر ئێستا هەموو عێراقی گرتیە لە بەسڕە عەرزەکرێت لە بەغدا عەرزەکرێت یعنی لە ئەوەندەی بینێت لە بەغدای هەبوو ڕەنگە لە هەولێری نەبووی لەبەر چیە کواڵیتیدایە ئەوە سەبارەت بە مەسەلەی سینەما تەواو سەبارەت بە شەترەنج وەزام قسەن کرد بەڵام یەک شتمایە پێم خۆشانی لەوەی باسکەین شەترەنج دوای ئەوەی ئەمە خولو فێرکاری تەمان ئێستاش لە ئەرشیفی زاری کرمانجی و لە ئەرشیفی کوردستان تیڤی و کەناڵەکانی تریشمایە کە ئەمە خولی فێرکاری لە 2021 کردەوە لەوەی یاریزان دروست بیت و شارەی خۆشبەختانە دوای 3 ساڵ
85 یاریزانی شەترەنجی لە سۆرە کە هەمویان زۆری گەنجن پێشتر هەبوو پێشتر ئەوانە نەبوون بەڵێ گەنج نەبوو هەموو بەتەمەن بوو ینی یاریەک لە خۆی وەکو شخصی بەڵام ئێستا 85 یاریزانی گەنجی لە سۆرە کە یاری شەترەنجەزانی بەڵێ جارە تەمەنی کچکە تاوەکو گاتە 40 ساڵی و 45 ساڵی تەمان دوای ئەو هەموو هەڵ و تەقەڵا ئێمە توانین لە 45 پاڵەوانێتی ناوخۆی ینی ناوخانەی فەرنجیشین هەموو شەوانی جومحە ئەمە پاڵەوانەتیان ڕێکخست لۆی هانی کەسەکەی بدەن کە حەز بکات لە یەکەمی حەز بکات بەرەو پێش بووە ئەوە پاڵەوانەتی ناوخۆی سێ پاڵەوانەتی لەسەر ئاستی ئیدارەی سەربەخۆی سۆران کردیە لەگەڵ زانکۆی سۆران پاڵەوانەتێکن کردیە لە ناوخۆی خانە پاڵەوانێتێکن کردیە لە دەرەوەی خانەش پاڵەوانێتێکن کردیە کە فراوان بوو ینی خەڵکەی زۆر هاتیە دوای ئەو هەنگاوانە خۆشبەختانە هەر لە هەفتەی ڕابردوو کاکە گۆربەت سەرپەرشتاری ئیدارەی سەربەخۆی سۆران بڕیاری دروستبوونی یانی شەترەنجی سۆرانیدایە یانی شەترەنجێک دروستی بە ناوی یانی شەترەنجی میری سۆران تەبەن ئەو میرن وەکو ئامرازی ناو شەترەنج نایە چونکە میری تێدایە وەکو وەزیر وەکو مەلیک خانەی فەرهەنگی شین سەرپەرشتی دەکات بێگومان ئەو ستافی کە لەوەیە هەمویان ستافی خانەی فەرهەنگی شینن ئەوانە خۆیان یاریزانیان پێگەیاندینە دووستان کردینە بەڵام یانەکە سەر بخۆیە چونکە ئامانجی بە ئەوە نییە هەموو شتەکە هەرشین بی تەڵان شین ئیشی ئەوەیە کە شتێک دروست بکات بستەدەرەوە ببنە سەر چاوەک ئەمن ئومێدی ئەوم هەیە کە ئەو یاریزانانە ئەو ستافە لە داهاتوو ئەگەر هیچیان پێ نەکرێت توان منافسیانی خانزاری هەولێر بکەن و ئیسیمانی بکەن بڵێ زۆربەی ڕێکخراوەکان کە دێنێرە ئەو پرسیارەیان لێ دەکەم زۆر حەزەکەم ئەو پرسیارە لە جەنابیشت بکەم گەنجی سۆران حەزی لە چییە؟ وەڵای گەنجی سۆران تەبان تو دەبی سێکتەر دابەشکاری بکەیت زۆری جیاوازی هەیە زۆربەی گەنجی سۆران لەبەرەوەی بێکار سۆران شارەکە دەرفەتی کاری کەمە لەبەرەوەی بازرگانی گەورەی لێ نییە کۆمپانیای لێ نییە منەزەمان نێودەوڵەتەکانی کەمن لێیە زۆربەی کە بێکارن بەنا بۆ دوو سێ شتە بن یەک لەوانە وەرزشە یەک لەوانش هونەر و ڕۆشنبیری و ئەو بابەتانەیە ئەوەی کە زۆر ئیشەکەن لەو دوانەیە ئەوەی کە لەناو وەرزشە گرنگە ئەو ماوانەی ئاخیری زۆر گرنگیان بە وەرزش درایانی بەڵام بەداخەوە ئاستی تۆپی پێ بەرەو لاوازی چووە ئەوەی کە مای بینین بەڵام هونەرە جەنجەکان بەرەو پێش چوینە یاریزانی زۆر باش ئێستا کۆنفۆ و تایکواندۆ و بابەتان لە سۆران کە ناویان دایتوە لەسەر کوردستانیش ئەو خۆشبەختانە بەرەو پێش ئەڕوە ئەوانەی کە لە بواری هونەر و ئەدەب و ڕۆشنبیریشەکەن ئەوانە ئەمن لەو باوەڕێیمان ڕەنگە 10 ساڵێری کە سۆران منافسەی لە زۆر بابەتی هونەری ڕۆشنبیری منافسەی سلێمانی بکە منافسەی هولێر بکە منافسەی دهۆکە لە ئاستی ناوە خۆی چونکە ئەمە تاکە جوان لە دروست بووە ئەتوانین پانجان کەی بۆ خۆت قسەیان لەگەڵ بکەیت کە کلاسیکیان هەموو لەبەرە ئەنی شعری کلاسیکیان بە کۆی دیوانەکان لەبەرە ئەوە تاکانە زۆر کەم ماینە و خوێنەری وازدی دروست بووە هەر بابەتێک هەر کتێبە کە بڵاو بیتووە تێبینی خۆی هەیە ڕخنەی خۆی هەیە لەسەر و بابەتانە ئەمە نووسەریوان هەبووە توانیتی لە فیستیڤاڵەکانی کوردستانی زۆربیان پلی یەکەم بەدەستبی لە بواری چیرۆک و لە بواری تویژینەوە و وەرجێران کە ئەو کاری ڕۆشنبیانی کە لێرە هەن ئێستا لە هەولێر بانگەکرێن لە ڕاگەیاندنەکان سوپاسگوزارن کە ئەوانە هەن وەکو وەرجێر وەکو کەسێکی کە ئەکادیمی کەسێکی خوێندەوار کە ئەتو جگەلەوەی کە سێکتەری خۆت مەسەلەن زمانە بەڵام کۆمەڵک معریفەی دیکە شتێک ئەتوانی هاوکاربی لە کەناڵش و ڕاگەیاندن بابەتی زۆر باش ئامادە بکەیت ئێستا خۆبەخشانی ئێمە لە کەناڵی زۆر گەورە وەرگیراون بازەی دڵخۆشیە ڕاستە ئەمە کەم و کوڕێک لە دروست بکە ئەو توانای ڕۆیشتین بەڵام ئەوە زی دڵخۆشی کە لە شوێنێکی وا خزمەتەکەن ئەوە جێگەی دڵخۆشی ئێوە هەوڵەدەن بڕگەیەکتان هەیە بۆم لە سوشال میدیای خۆتان بڵاو دەکەنەوە ناساندنی کتێب ئەمە چۆن ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر خوێندنەوەی کتێب ڕاستە خۆی پرسیارێکە بە شێوەیەکی تر بکەم ینی ئێوە چی دەکەن بۆ ئەوەی خوێنەرتان زیاد بێت بەخۆی خوێنەر ئەو بابەتە زۆر گرنگە مەسەلەن بەس بە کوردی زۆر بە کوردی بەجددی ینی شەپۆڵەکەی لە سوشال میدیای خەڵکانەدا لۆی کتێبی بازاڕی بکڕن کتێب فلان کتێب باشە و وایە لە ئەساس شتیوانیە
ئەوە زۆربەی ڕێکلامە بەڵێ بەداخەوە هەندێک ینی بەڕاستی جیلێک ئێستا خەڵکە دروست بووە وەکو شغل تەماشای کتێبەکە بەڵێ لە لای ئێمەش دیوانیە بەڵێ ئەمە ئەسڵ ئەو کتێبانش ناین بەجددی ینی ئەو کتێبەی کە بازاڕین مەسەدم لە بازارێکی وەکو شتێکی لۆ ینی بازرگانی لێ هاتیە لەفرێک دروستە کتێبەکە تەنها ڕۆکەشی جوانە بەرگێکی جوانی جوانە و ناوەڕۆکەکی بەتاڵ بەڵێ لەکنەما کاتێک خوێنەرێک دێ ئەوانیان پێ ناناسی بەڵێ ئەگە وەکو کتێبی خراپ بیناسین بەڵە بەڕاستی ئەو پرۆژە نییە بەڵێ ینی لە داهاتوو ڕەنگە ئەمە بەشی ئەدەبیاتن هەیە بەڵێ دابنیشن لەسەر کرچووکاڵی ئەو کتێبانە بەڵێ لۆ ئەوەی خەڵک گەنج هان بدا بابەتی باش خوێنی پێش بگا ینی جیاوازی بکات جیاکاری بکە لە مابینی بەڵێ. بابەتی باش و بابەتی خراپ بەڵێ ئەوە زۆر زۆر گەوی تو باسەکەی چونکە شەپۆڵێک لەوەی ئابووری گەنج بەڵێ لەخوان ڕاکێشن بەڕاکێشانی ئەو کتێبە باشە و ئەو کتێبە گرینگە و ئەوەندە کتێبی لێ فرۆشرایە لە ئەساس دەشتیوانیە خۆشم هەر خەڵەتەوە ناوی کتێبەکە نادەم ئەوەندە زەخم کرا منیش داوام کرد یاری کە خوێنمەوە هیچ شتێکی وانە بۆ بەڕاستی بڕوا بکەمە شاعیرێکن هەیە لەو سۆرانەی کتێبی چاپ نەکردینەوە بەڵێ تعداکەم لە هەموو کوردستانی ئێستا دوو گەنجی وچوانی تێدا بن بەڵێ چونکە شاعیر ئەوە نیشت بنووسی بەڵێ شاعر ئەوەیە کە معریفەتی زۆر گەورەی هەیە بەڵێ کە کتێبەکە بینی کە بابەتێک ئەبینی قسەی خۆی هەیە بەڵێ ئەوە زۆر گرنگە تو خاوەنی ڕێی بی خاوەن بیرۆ باوەڕی خۆت بی کاکرێکان ڕێگریەکان چی لە بەردەم خاڵی فەرهەنگی وەڵاهی ڕێگریەکان ئەمە بەڕاستی مشکلەی ئابوورین هەبوو بەڵێ ینی ماوەیەکیش کارتان ڕاگرت بوو ئەمە لە هاوین لە مانجی تقریبا 6 تاوەکو پانجی نۆ بەهۆی ئەو شەپۆڵ گرمیایی کە هەبوو وەڕاستی شوێنی ئێمە گرمە قاوەش هەر بەزستانە خۆش شوێنی ئێمە زۆر گەرمە چاڵاشەکان ناتوانانی بەڕاستی لەو کەشوای گەرمی بکەین بە داوای لێبوورنەوە ئەمە 3 مانگ توان ئەو کار و پرۆژە ڕاگرتن بەڵام لە مانجی نۆ دەستم پێکردیتەوە باسی ڕێگریەکان ئێمە لەبەرەوەی خانەی فەرەنجیشین خانەیەکی سەربەخۆی قازانزنەویستا لەسەر ئەرچی خۆبەخشان بڕێواتی یعنی هیچ جیهەتێک نییە بڵێ ئێمە هاوکاری خانەی فەرەنجیشینەکەی لە 2022 کۆڕک تیلیکۆم وەکو سپۆنسەری پرۆژە هاوکاریمە بووە نەک وەکو بینا وەکو هاوکاری مادی بڵکو پرۆژەی هەبووە پرۆژەی مەسەلەن سینەمای هەبووە پرۆژەی مەسەلەن پەروەردەی پەروەردە و پێگەیاندنی گەنجانی هەبووە ئەمە هەموو لەسەر ئەرچی خۆمان ئەو خانەی بڕێوابین کۆمەڵە گەنجە کە لەوێندرا لەلای ئێمە کەسێک نییە پێ بڵێن ئەوە لە خزمەتگوزاری ئیشەکە هەموو خۆبەخشن ئەوانەی کە لەوێ دانیشتن ئەوان چاو قاوە و نیسکافۆشت بۆ گەنجەکانی وێندرا کە دێن دروستەکەن ئەو نیشانی ئەوەیە کە ئەمە بە هیمەتە چی خۆبەخشانە کار دەکەین لێ تووشی زۆردا تووشی گرفتی ئابووری ئەبین لەوەی ناتوانین خانەکە بڕێوە بین مەجبورین تەکلیف لە هەندێک ئەشخاص بکەین تەکلیف لە ئیدارە بکەین تەکلیف لە مانێ ئەو جهتانە بکەین کە ئەتوان هاوکاری حدەقەل 3 مانگێک 4 مانگێکی مەبن لە هاوین بەتایبەت چونکە بەڕاستی توانای ئێمەش محدودە ڕەنگە ئەمە نەتوانین هەمومان ئەو گەنجانی کە لەوێ کە خۆبەخشن زۆر بەشیان بێکارن وەکو پیشەیان نیە زۆربیان قوتابی زانکۆیان تەخەڕوزیان کردیە لە ئەرچی مادیەکەی نەتوانن هاوکار بن بەڵام وەکو خزمەتی خۆیان شخصیان ئەوان هاوکارن و ئێمەش ڕاستە دووسێ کەسمان مەسەلەن موچەخۆرە فەرمانبەرە بەڵام دەرەقەتی ئەوە نەهاتووین پێمان خۆشە کە هەندێک جار هەندێک ئەشخاص دێن بەڕاستی جێی ئومێدن کە دێن هاوکاری خانەکەنەوەن ئەوە هاوکاری میۆلۆنگۆ کارەکانیەوە لە تومەحەیەوەدان تا ئێستانە ینی ئەوەی کە کرایە بەجددی ئەمن وەکو خۆم دەتەوێت بڵێ وەکو مژدانەیەک بۆ گەنجانی سۆران کە خانەی فەرهەنگیشین پلانی زۆر گەورەی لە ئینشاڵڵا لە داهاتوو تەمان داهاتوویەکی نزیک یان ئەڵگە بڵێن زۆریش دوور نابیت خانەی فەرهەنگیشین هەر شوێنەکەی خۆی فراوانەکە هەم بە پرۆژەی جیاواز و بە بەرنامەی زۆر باشتر دێتە پێش ئەوە گۆڕانکاری ئەوێ و بەردەوامی ئەوێ و گەنجانێکی نوێش کە هاتوون بەڕاستیمە جار بەجار مەسەلەن ستاف ئەگۆڕێ چونکە خەڵکە گەنجانێکی مەکە پێگەن ئەوە مشکلی میێ کە تەواو دروستەوەن ئەڕۆن ڕاستە ئەوە بکو بەرهمێنانە مەسەلەن کەسێک بەرهەمدێنی ئەڕواییشەکە بەڵام یعنی کاتێک دەتوانی بڵێن خانەی فەرهەنگیشین قوتابخانەشە بۆ پێگەیاندنی بالضبط ئەو گەنجانەی کە دێن ئەبنە ستاف ماوەک پێچی توانە دروست دەکەن ینی ئەزمون دروست دەکەن لێ لە شوێنەکان زوو جیانەبییتەوە ینی باوەڕ کە ئێستا من 7 گەنجم لێ ڕۆیشتیا وەک ئەوەی وایە ئەتو ئەف دنگی خانەتی ناویتە دەرێ بەڵام لە ئەساسدا
من دێ دڵخۆشم کە ئەوان بوونەتە خاوەنکار و ئیشی خۆیان و لە شوێنی زۆر باش ئیشەکەن ئێمە گەنجی دیکە دێنێ پێش گەنجان تا چەند تەمەحیان هەیە بێت لە خانەی فەرەنگیشی ئیش بکەن وەڵای زۆر جار داواکانی لۆ دێت بن ستاف بەس بەڕاستی ئەمە دەبی یەکەم جار گۆڕانکاریەکان ئەوەی کە ئەمانەبی لە هەیکەلێتی خانە دروست بکەین ئەو کاتە توانین دەرگە بکەینەوە و گەنجانێکی نوێ و وزەی نوێ بێتە پێش باندەشتی تریش لەبیر نەکەین چونکە ئەوانش کار و چالاکیەکانیەوە گرتنی پاس بۆ گەنجانی ئیدارەی سەربەخۆی سۆران بۆ گەشتە زانستیەکان ئەمەم زۆر بەلاوە گرینگە ڕاستە وەڵامە هەموو ساڵێک کە پیشەنگەی کتێبەکرێتەوە طبعا ئەوە زێ دڵخۆشێک کە ڕابردوو خەڵکانەکە ئەو مشکلیان هەبوو ئێستا هەل بووە پێشتر کچ و کوڕەکیانەویست لۆخوای مسنە هەولێر و بستنە سلێمانی لۆ پیشەنگەی کتێب نانەتوانین چۆن بچن چونکە مەسروفەکی زۆریانەکەتە سەر بەتەنیا ئەمە توانین پاس دابین بکەین بە ئەرکەکی بەتوانێت ینی مادێکی زۆر کەم ینی ئەوە لۆچ بوو هەم لە ڕووی ئەمنیەتەوە ینی ئەمە خۆن ستافندەکان ناردن ئاگیان لێ بوون باوەڕ کە لە داک و باو هاتینە کچیان تەسلیم مەکردیە ئاگاو لێ بن هەتا دێتەوە لەبەرچی لەبەرەوەی کچە مەسەلەن لە ڕێ تووشی گرفتەکە بی تووشی مەسەلەن مشکلەکە بی ئەنگۆ هاوکار بوون کوبرای ئەو ئەو باوەڕێتان چۆن بۆ خانەوادەکان دروست کردووە ئەوەی کە لە ڕابردوو ئەمە ئیشم کردیە ئەو متمانە دروست بووە لەبەر چییە لەبەرەوەی ئەمە بە ئاراستی خزمەتکردن دروست بووین خۆشبەختانە تا ئێستا لەماوەی 5 ساڵ ئەمە گرفتەکە نەبوو لەو شاری کەسێک نەبوو گلەیەکی ئەمە هەبوو بیت ئەوە نیشانی ئەوێ ڕاستە لەوانەیە کەم و کوڕی بچکن هەبن پێک هەیکەلی خانە بەڵام وەکو سوپاس بۆ خوا مەسەلەن مەسەلەی ئەخلاقی مەسەلەی ئیداری ئەمە خەم و کوڕی نەبووە و خەڵکیش ئەو متمانەی بەخشیە و سوپاسی وانی شەکەین و دڵنیا من لە ئاستی ئەو متمانە شەکەین کابرەکان لە کۆتایدا چیت هەیە قسەکردن لەگەڵ جەناب زۆر عەزیزی وەڵی زۆر قسەم کردبی هەموو قسانێکە کردت گرنگ بوون بۆ خەڵک خانەی فەرهەنگیشین بناسێتن بێگومان من دوێنێ کاتێک ئامادەکاری پرۆگرامم دەکرد چوومە نێو پەیجی خانەی فەرهەنگیشین ئەوەندەی دەچوومە خوارەوە ئەوەندە دڵم خۆش دەبوو چەندە چوومە خوارە ئەوەندە دڵم خۆش دەبوو چونکە دیاری ئەو کات تێگەیشتم کە خانەی فەرهەنگیشین چ کارێکی باشی بۆ گەنجان لە هەموو بارەکاندا کردووە جێگای دەستخۆشین هیوادارم بەردەوام بن هیوادارم هەمیشە لە لووتکە بتان بینن و هیچ شتێک ڕاتان نەگرێتن بەردەوام بوو بۆ خزمەتکردنی گەنجانی ئیدارەی سەربەخۆی سۆران زۆر سوپاس ئەمن لە کۆتایی زۆر سوپاسی هەموو ئەو لایەنە ناکەم کە پێویست ناکە ناویان بینم لە کاتە تنگانەکان پشتێن لە خانی فەرهەنگیشین نەکردیە و هاوکار بوونا یەکێک لەوانیش هەر خودی مەسەلەن زاری کرمانجی بۆ زۆر جار هەتا کاک ئیسماعیل و ستافی دەستگای زاری کرمانجی خۆیان ئەگەر بە مادیش نیانتوانی بێ هاوکار بن بەگڕوتینەوە هاوکاری خانیان کردێ و سوپاسی هەموو ئەو لایەنان ئەکەین زۆر بەخێر بێ بەردەوام بن زۆر سپاسمان دوو دەبن زۆر سپاس بۆ ڕێکانوەلی سەرپەرشتیاری خانەی فەرهەنگیشین کەمڕۆ لە نێو پرۆگرام بوو تاڵقەیەکی تر و پرۆگرامێکی تر بەخواتان دەسپێرم خواتان دەکەم